سلام علیکم قوتابیانی عزیز و خۆشەویست. لە ڤیدۆی ئەمجارە دێینە سەر شکارکردنی پرسیارەکانی نیشتیمانی لە لێکدانی هێزەکان، هەروەها شکارکردنی ئەو پرسیارانەی کە وێنەیان تێدایە. لە ڤیدۆکانی پێشتر دامناوە کە لێکدانی هێزەکان باز دەکەین و هەروەها ڕاهێنانەکانیشمان شکار کردووە. لێرە بە کورتی باسی لێکدانی هێزەکان دەکەین وەکو ڤیدۆیەک. ئەمە سەرەتا بزانین هێز چییە. ئێستا لۆ نمونە ئەگەر بڵێم سین بەتوانی 2، ئەو سینە پێوترێت چە؟ بنچینە. ئەو دوو پێوترێت چە؟ توان. بە یەکەوە بنچینە و توان بەیەکەوە پێوترێت چە؟ هێز. عادەتەن بنچینە بە شێوەیەکی گەورەتر دەنووسرێت لە لای خوارەوە، توانیش بە شێوەیەکی بچووکتر لە لای سەرەوە دەنووسرێت. ئەمە هەر شتێکمان هەبوو لە سەر لۆ نمونە ژمارە بەتوانی 0 بی ئەنجامەکەی دەکاتە چەند؟ دەکاتە 1. لۆ نمونە 5 بەتوانی 0، 100 بەتوانی 0، هەر شتێک توان 0 بوو ئەنجامەکەی دەکاتە 1، یاخۆت 100 بەتوانی 0 دەکاتە چەند؟ دەکاتە 1. و هەر شتێکیش ئێستا لۆ نمونە بڵێن 5 ئەگەر هیچ توانی نووسرابەوە توانەکەی چەندە؟ توانەکەی 1. یاخود هەندێک قوتابی هەیە لە پۆلینۆیە و مشکلەی لە چییە؟ لۆ نمونە هەڵێ 3 بەتوانی 3 نازانی ئەنجامەکەی چەندەکە. ئەتوو تەمەشای توانەکەیکە، توانەکە چەندە؟ 3، کەواتە بنچینەکەی ئەوەندە جار دەنووسمەوە. ئێستا توانەکەم چەندە؟ 3، کەواتە ئەو 3 جار دەنووسمەوە، ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3، نێوانشان چییە؟ جاران. کەواتە ئەڵێم 3 جاران 3 9 جاران 3 27. یاخود ئەڵێ چ لۆ نمونە -4 بەتوانی 2. تەمەشاکە بنچینەکە چەندە؟ -4. ئەوجە تو بەپێی توانەکەی بنچینەکەی دەنووسی، توانەکەم چەندە؟ 2، کەواتە 2 جار -4 نووسم، -4 نێوانشی چی؟ هەمیشە جاران. ئەوجە سەرەتا نیشانە جاران کە جاران سالب دەکاتە موجب، موجبەکەش نانووسرێ، ئەوجا بڵێ 4 جاران 4 دەکاتە چەند؟ دەکاتە 16. هەروەها ئەتوو کاتی پرسیارێک شکار دەکەی لە کۆتای لۆ نمونە گەگەشتیە ئەنجامە چی؟ بە سالب. نابی بۆ شێوازی لێبینی، دەبی هێشتا چ بکەی؟ سادە بکەی. لە پرسیارەکان دەینە سەر ئینشاءڵڵا. دەینە سەر پرسیاری چلوویەکمان هەیە. سەرەتا ئەو پرسیارانە باز دەکەین کە ئەندازە و ئەو پرسیارانەی کە وێنەیان تێدایە، دواتر دەینە سەر شکارکردنی پرسیاری نیشتیمانی. هەروەها ڕاهێنانەکان لە ڤیدۆکانی پێشتر دانراوە، تۆی بەڕێز ئەگەر پێویستت بێت توانین لە ڤیدۆکانی پێشتر تەمەشا بکەیت. چلوویەکمان هەیە پرسیارەکە ئەڵێ چ ئەندازە یاسای قەبارە درێژی جاران پانی جاران بەرزی قەبارەی لاکێشە تەریبێک دەدات. درێژی بنکەکەی دالە و پانی بنکەکەی پا و بەرزیەکەی با. ئەڵێ چ بکە؟ قەبارەی لاکێشە تەریبێک بنووسە کە دووریەکانی بریتە لە چە؟ 3 سین توان 2، 4 سین توان 5، 4 سین توان 2، 100 توان 2. واتە ئەڵێ چە؟ دووریەکانی مەبەستی چیە؟ ئەوە درێژیە، ئەوەش پانیە، ئەوەش بەرزیە. ئەڵێ چ بکە؟ قەبارەی لاکێشە تەریبێک بنووسە. لێ چ دەکەی؟ یاساکەی بە خۆ دایتەمە، ئەڵێ چە؟ قەبارە یەکسانە درێژی جاران پانی جاران بەرزی. لێ چ دەکەی؟ تەنها لێرە 3 سین توان 2 کە درێژیە، 3 سین بەتوانی 2 تەنها جارانیان دەکەی. جاران پانیەکەمان چەندە؟ 4 سین بەتوانی 5، 4 سین بەتوانی 5 جاران 4 سین توان 2، 100 توان 2، 4 سین توان 2، 100 بەتوانی 2. دێ تەنها لێکدانیان دەکەین. ئەڵێم یەکسانە سەرەتا چ بکە؟ یعنی وا تەمەشا مەکە کە پرسیارەکە تاڵۆزە، زۆر ئاسانە. تەنها ژمارەکان جاران کە سەرەتا ژمارەکان دیاریم کردێت 3 4 4، 3 جاران 4 دەکاتە 12، 12 جاران 4 دەکاتە چەند؟ 48. ئەوجا لێرە تەمەشاکە ئەو بنچینانەی کە وەکو یەکن دیاری کە لێرە چم وەکو یەکە، سین بەتوان 2، سین توان 5، سین توان 2. لێرە تەمەشاکە هەموویان سینین. گوتمە لێکدانی هێزەکان ئەگەر بنچینەکان وەکو یەک بوون توانەکان کۆ دەکەیەوە. یەک سینی دەنووسمەوە، ئەوجا ئەڵێم چە؟ 2 کۆ 5 7، 7 کۆ 2 دەکاتە چەند؟ دەکاتە 9. ئەوجا لێرە چیت کەم وایە؟ 100 توان 2، 100 توان 2 هیچ 100 توان 2 سادەشت کەم هەیە لێرە بنچینە توانەکانی کۆکەمەوە نەخێتە نا 100 توان 2، کەواتە لێرە هەنووسم 100 بەتوانی 2. ئەوە وەڵامی پرسیاری 41. پرسیاری 42مان هەیە، وێنەی سێگۆشەیەکمان هەیە. ئەڵێ چ بکە؟
ئەڵێ ڕووبەرەکەی بدۆزەوە. ڕووبەرەکەی چۆن دەدۆزینەوە؟ سەرەتا بە یاسای ڕووبەرەکەی بزانی. یاساکەی چییە؟ ئەڵێن یەکسانە 1/2 جارانی بنکە جارانی بەرزی. یەکسانە 1/2 وەکو خۆی بنکەکەمان چەندە؟ 2 میم توان 4 نون توان 2 هەمووی بەتوانی 2. ئەڵێین 2 میم بەتوان 4 نون بەتوانی 2 هەمووی بەتوانی چەند؟ هەمووی بەتوانی 2. جاران چ دەکەی؟ بەرزەکەمان چیە؟ میم نون بەتوانی 2. میم نون بەتوانی 2. ئەوجا ئەڵێ چە؟ یەکسانە 1/2 وەکو خۆ دەستکاری مەکە. سەرەتا ئەگەر دقت داها وەبزانم تەنها ئەو کەوانێت هەیە لەوە لە پێش ئاسانبی. هەر کاتێک کەوانەی کتەبوو بەتوان هەر ژمارەیەک بوو دەبێت چ بکەی؟ ئەو توانەی بە یەکسانی بدێ هەموو کەوانەکەی. سەرەتا ئەو تواندووە سەرەتا لۆ دووەکەی بە هەندێک هەنگاوهەی دەیپەڕێنم لەوەی دوور درێژ نەبی. سەرەتا ئەو تواندووە لۆ دووەکەی دەبێت بدێ هەموو ڕادەکان ئاگادار بە. ئەو تواندووە لۆ هەموویە. سەرەتا ئەو تواندووە لۆ دووەکەی 2 بە توان 2 دەکاتە چەند؟ واتە 2 جاران 2 دەکاتە چەند؟ دەکاتە 4. ئەوجا میم بەتوان 4 هەمووی بەتوانی 2. ئەو تواندووە لۆ میم توان 4ەکەشە. هەر کاتێک 2 تواند لەسەر یەکتری بوون چ دەکەی؟ بنچینەکەی دەنووسی و توانەکان زاران دەکەی. 2 جاران 4 دەکاتە 8. ئەوجا نونەکەی دەنووسینەوە نون بەتوانی 2. ئەوجا تواندووە دیسان لە نون تواندۆکەشە. دەبیتە 2 توان لەسەر یەکتری چ دەکەی؟ زاران دەکەی. 2 جاران 2 دەکاتە 4. ئەوجا ئەڵێن زاران. بە هەمان شێوەش ئەو کەوانەت هەیە بەتوانی 2. ئەو تواندوو جارێک لەو میمەکەی و جارێک لەو نونەکەیە. ئەڵێ میم بەتوانی 2 جارانی نون بەتوانی 2. ئەوجا دیت چ دەکەین؟ ئەو 2 دابەش دەکاتە 1 4 دابەش دەکاتە 2. کاوات ئەڵێن چ 1 دابەشە کە دەکاتەوە 1 پێویست ناکە بنووسینەوە. لێرە 2 مایتەوە ئەوە 2 نووسیەوە. لێرە ئەوجا دیت چ دەکەی؟ ئەو بنچینانەی وەکو یەکن دیاری بکە. لێرە میمە لێرەش میمە لێرە نونە لێرەش نونە. ئەوجا لێرە تەنها میمی ئەنووسمەوە. ئەوجا توانەکان کۆ دەکەم و دەڵێم چ؟ 8 کۆ 2 دەکاتە چەند؟ دەکاتە 10. ئەوجا نونەکەش دەنووسمەوە لێرە ئەڵێم چ؟ 4 کۆ 2 دەکاتە چەند؟ دەکاتە 6. کەواتە 2 میم توان 10 نون توان 6 دەبێتە وەڵامی ڕاست. لەوە زیاتر ناتوانین سادە بکەین. دێنە سەر پرسیاری 43مان هەیە. پرسیاری 43 وێنەی لاکێشەیەکمان هەیە. لاکێشە ئەڵێ چ بکە؟ ڕووبەرەکەی بدۆزەوە. ڕووبەر یەکسانە یاساکەی چیە لە لاکێشە؟ ئاگادار بە لە سێگۆشە 1/2 بنکە جاران بەرزی. بەڵام لە لاکێشە ئەڵێ چ؟ درێژی جارانی پانی. یەکسانە درێژەکەمان چەندە؟ نون توان 2 بە نون بەتوان 2 بە جاران بەرزیەکەمان چەندە؟ بە ئەتوان 3 بە ئەتوان 3. ئەڵێن یەکسانە لێرە نون توان 2 هەیە هیچ نون نەچکەم نییە کەواتە نون توان 2 و خۆ. لێرە بە ئەم هەیە و لێرەش بە ئەم هەیە. ئەوجا نووسم بە توانەکان کۆ دەکەم و لێرە توان چەندە؟ مادەمیست نووسرا 1 ئەڵێم 1 کۆ 3 دەکاتە 4. کەواتە نون توان 2 بە ئەتوان 4 دەبێتە وەڵامی ڕاست. ئەوجا پرسیاری 44مان هەیە. پرسیاری 44 ئەوە پرسیاری 43 بوو. پرسیاری 44 وێنەی چمان هەیە؟ وێنەی بە هەمان شێوە وێنەی چمان هەیە؟ وێنەی لاکێشێکمان هەیە. ئەوجا ئەڵێن چە؟ درێژی جارانی پانی. درێژی جاران پانی. درێژەکەم چەندە؟ سین بەتوانی 2. پانیەکەم چەندە؟ 2 سین. هەر زۆر ئاسانی یعنی هیچی قورسی تێدا نییە. لێرە چەندە؟ 1 ئەڵێم 1 جاران 2 هەر دەکاتەوە 2. ئەوجا یەک سینی دەنووسمەوە. بنچینەمان یەکسانە توانەکان کۆ دەکەینەوە 2 کۆ ئێرە چەندە؟ 1 دەکاتە چەند؟ دەکاتە 3. ئەوە پرسیاری 44. ئەوجا دێنە سەر پرسیاری 53مان هەیە. پرسیاری 53 دەڵێ وەڵامی کورد سێگۆشێکی وەستا و درێژی دوولایە وەستاوەکەی 3 سین و 4 سینە. ئەڵێ ڕووبەرەکەی بدۆزەوە بە پێی سین. ئەو پرسیارە ئەم سەڵاتەوە لە خولی یەکەم لە نیشتمانی. مادام ئەڵێ سێگۆشە کەواتە ڕووبەری سێگۆشە یاساکەی 1/2 بنکە جارانی بەرزی. ئەوجا بنکەمان چەندە؟ 3 سین. 3 سین بەرزەکەشمان چەندە؟ 4 سین. تەنها چ دەکەی؟ 3 سینەکەی جارانی 4 سینەکەی دەکەی دابەشی 2 دەکەی. 1/2 جاران 4 سین جاران 3 سین. ئەوجا ئەڵێم چە؟ 4 جاران 3 دەکاتە چەند؟ دەکاتە 12. دابەشی 2 دەکاتە چەند؟ دەکاتە 6. سین توان 1 جاران سین توان 1 دەبێتە چە؟ سین توان بە 2.
کەواتە 6 سین توان 2 دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری نیشتیمانی لەم وانەیە کودێتەوە ئەڵێ چ ئەم بڕەچ بکە سادە بکە لۆ نمونە ئەڵێ چ سالب 2 سین توان 5 هەمووی توان 3 یاخود ئەڵێ چ توانی نادیار لەم بڕەبدا بدۆزدەوە یان ئەڵێ چ کام بڕهاوتەیە لەگەڵ بجە لەو پرسیارانە دەینە سەرێ باسیەکەین. پرسیاری یەکەممان هەیە ئەڵێ چ سادەکردنی سالب 2 سین توان 5 هەمووی توان 3 ئەو پرسیارانە پێشتر هاتوونەتەوە لە نیشتیمانی ئەڵێ چ سالب 2 سین توان 5 هەمووی بە توان چەند هەمووی بە توانی 3 ئەگەر دیقەت دەی زۆر ئاسانی یعنی هیچ قورسی تێدا نیە کەوانەیە کە تێ بە توانی 3 ئەو کەوانەیە بە توانی 3 ئەو توانە لۆ هەموو ڕادەکانی ناو کەوانە سەرەتا چ دەنووسم سالب 2 سەرەتا ئەو توان 3 لۆ سالب 2 کەیە سەرەتا لۆ سالب 2 کەی ئەوجا سین بە توانی 5 هەمووی توان 3 ئەو توان 3 بە یەکسانی دابەش دەکەی جارێک لەو سالب 2کەی جارێک لەو سین توان 5 دەکەی ئەوجا سالب 2 بە توانی 3 زۆر قوتابی مشکلی لێ هەیە واتە چ تەمەشاکە توانەکە چەندە 3 کەواتە ئەو سالب 2 3 نووسە سالب 2 سالب 2 سالب 2 نێوانیان چ جاران ئەوجا بڵێت چ سالب جاران سالب دەبیتە موجب جاران سالب دەبیتەوە سالب هەر کات ئەوەی بکە تێبینی لە خۆت هەر کات ژمارەی سالب توانی تاک بوو ئەنجامەکە سالب دەبی لێرە دەنووسم هەر کات ژمارەی سالب توانی تاک بوو ئەنجام چ دەبی ئەنجام سالب دەبی هەر کاتەشیش ژمارەی سالب توانی جوود بوو ئەنجام چ دەبی ئەنجام موجب دەبی ئەوجا گوتم چ سالب جاران سالب موجب جاران سالب دەکەیتەوە سالب ئەوجا لەم چ 2 جاران 2 4 جاران 2 8 کەواتە کردێت چەند سالب 8 ئەوجا لێرە تەماشاکە هەر گۆڕاوەکە دی توانی لەسەر یەکتری بوون ئەوە ڕاستەوخۆ توانەکان جاران کە ئەڵێم چ سین بە توان 3 جاران 5 دەکاتەوە 15 کەواتە وەرە ئەو وەڵامەی هەڵبژێرە کەواتە دەبێتە وەڵامی ڕاست سالب 8 سین بە توانی 15 ئەو پرسیارە 2023 هاتیتەوە خولی یەکەم بەهای نون توان 3 بدۆزەوە کاتێک نونەکەت چەندبی 3 جاران دە بە توانی 6 ئەڵێ چ بکە بەهای نون توان 3 بدۆزەوە دێی لە شوێنی ئەو نونەی چدا دەنێ 3 جاران دە بە توان 6 نونەکەی دایتە دوو کەواتە لە شوێنی ئەو نونەی ئەوی دادەنێ لێرە دەینووسین نونەکەمان چەندە 3 جاران دە توانی 6 توان چەند 3 کەواتە هەمووی توان چ دەکەی هەمووی توان 3 دەکەی ئەوجا دیسە هەر کەوانێک هەبوو بە توان ژمارەیەک ئەو توانە لە هەموو کەوانەکەیە بە هەمان شێوە سەرەتا لۆ 3یەکەی جاران ئەوجا لۆ دەیەکەی ئێستا لۆ نمونە ئەمن کە ئەوم باس کرد ئەتوو لەو فکرەی گەیشتی پرسیارەکان تریش هەموو بەو جۆرە هیچ جیاوازەکی نییە تەنها تێبگە مەفهومەکەی وەرگرە مشکلێت نابی ئەوجا لەم 3 جاران 3 جاران 3 دەکاتە چەند واتە 3 جاران 3 جاران 3 دەکاتە چەند 27 جاران دەیەکەی بنووسەوە دوو توان لەسەر یەکترینە چ دەکەی لێکدان دەکەی 3 جاران 6 دەکاتە 8 خلاص هەر ئەوەندە یعنی هیچ خۆشی تێدا نییە لەبەر چ کەتی خوڵی دووەم 27 جاران دەتوان 8 ئەوجا چ تەیە هاتخواوە پرسیار هینێتەوە یعنی هەرزەڵاتەیە وەڵڵا گوناحە نەزانێ ئەڵێ نون بە توان 3 لێکدانی نون بنچینە یەکسانن کەواتە توانەکان کۆ دەکەمەوە 3 کۆیەک 4 کەواتە نون بە توانی 4 دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری چوارەم هەیە ئەڵێ چە نون بە توانی 3 بەهای نون بە توان 3 چەندە کاتێک نونەکەم چەندوی 4 جاران دەتوانی 5 یعنی هەمان پرسیاری تازی تەنها گۆڕای ژمارە گۆڕایە گونا هاتوو نەزانی نونەکەم چەندە 4 جاران دەتوان 5 ئەڵێم چە 4 جاران دەتوانی 5 توانەکە چەند لێرە نونەکە 3 کەواتە ئەڵێم هەمووی بەتوانی 3 هەمان فکرەیە توان 3 کە دیسان دابەشەکەی ئەڵێ چ 4 بەتوانی 3 جاران دە بەتوانی 5 هەمووی بەتوانی چەند هەمووی بەتوانی 3 4 بەتوان 3 واتە ئەو چوارەی چەند جا دەنووسیەوە 3 جا 1 2 3 4 جاران 4 دەکاتە چەند
16 جاران 4 دەکاتە چەند دەکاتە 64 کەواتە لێرە نووسم 64 جاران دیکە دوو توانی لەسەری تری هەیە کەواتە ڕاستەخۆ جارانێکە 3 جاران 5 دەکاتە 15 تخوا گوناحنی وی نەزانی کەواتە 64 جاران دەتوان 15 دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری پێنجەممان هەیە ئەڵێ چ توانی نادیار لەم بڕەدا ئەڵێ 100 توان بۆ شای جاران 106 دەکاتەوە 106 لێرە چ بکە وەرە تاقی بکەوە ئایا ئەگەر ئەو سادەم توان یەک بی ئایا ئەنجامەکەم دەکاتە 106 وەربە تاقیکەینەوە ئەگەر یەکی لێرەدا بنێم ئەڵێم 100 توان یەک جاران 106 لێرە سادەکەی دەنووسمەوە یەکە کۆشش دەکاتەوە 7 بەڵام لێرە 6 کەواتە یەک نابێتە وەڵام وەرە 6 دانی ئەگەر 6 لێرە دانیم ئەڵێ سادەکەی دەنووسمەوە 6 کۆشش دەکاتە 12 ئەوەشیت ئەگەر سفری لێرە دابنێم ساد بەتوان سفر دەکاتە چەند دەکاتە یەک جاران 106 دەکاتە 106 کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. ئەو جاری پرسیاریشترم هەیە ئەڵێ چ سالب 2 هەمووی توان 7 لەسەر سالب 2 هەمووی بەتوان 3 لێرە کەرتە مادام کەرتە کەواتە بنچینە کەشمان یەکسان یەک بنچینێ دەنووسمەوە ئەو جاڵێم چ توانی سەرەکەم توانی خوارێ ئەو بشارە لە دابشکردنی هێزەکانە بەڵام لێرە نووسە کەواتە لەم چ 7 کەم 3 دەکاتە چەند دەکاتە 4 ئەو جا تەمەشاکە ژمارەی سالب گۆتم ئەگەر توانی جوود بوو ئەنجام چ دەکات موجب سالب 2 بەتوان 4 لەوانەیە ئاوا پێت قڕزبی بەڵام بنچینەکە توانەکە چەندە 4 کەواتە 4 دانیسم سالب 2 جاران ئەو جا سالب جاران سالب موجب جاران سالب جاران سالب موجب کەواتە ئەنجام موجبە 2 جاران 2 4 جاران 2 8 جاران 2 16 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاریشترم هەیە ئەڵێ ژمارەیەکی سالب بۆ هێزێک بەرزکراوەتەوە ئەنجامەکەی سالبە چی دەزانین دەربارەی توانی ئەو هێزە لەوانەیە تۆ قوتابی 2-3 پرسیاری بخینی و لێی تێنەگەی وەرە بالۆت ڕوونکەمەوە ئەڵێ چه ژمارەیەکی سالب باشە مادام ئەڵێ ژمارەیەکی سالب ئەتوو بەکەی فاخۆ ژمارەیەکی سالب دامی لۆن منەڵم سالب 2 ئەڵێ چ بۆ هێزێک بەرزکراوەتەوە یعنی بۆ هێزێک ینی بۆ توانێک ئەڵێ بۆ هێزێک بەرزکراوەتەوە ئەو هێزە دیار نییە ئێرەم دیار نیە باشە ئەڵێ ئەنجامەکەی چییە ئەڵێ ئەنجامەکەی سالبە ئەڵێ چه توانەکەی چییە ئایا توانەکەی سفرە ژمارەشی تاکە ژمارەشی جووتە ژمارەشی سروشتیە تۆزێک پێش ئێستا باسم کردگوتم هەر کاتێک ژمارەی سالب توانی تاک بوو ئەنجام چ دەکات سالب وەگوتشم هەر کاتێک ژمارەی سالب توانی جووت بوو ئەنجام چ دەکات موجب بەڵام لێرە ژمارەی سالبە دەبی توانی چ بی ئەگە توانی تاک بی ئەنجام چ دەکات سالب کەواتە توانەکەم چیە ژمارەیەکی تاکە بی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری هەشتممان هەیە ئەڵێ چه 100 توان 2 لێکدانی 100 توان 4 لێکدانی 100 توان سالب 4 ئەنجامەکەی چ دەکات لێرە تەمەشاکە بنچینە سادە 100 کەواتە یەک بنچینی دەنووسمەوە توانەکان کۆ دەکەم ئەڵێم 2 ئەوە 2 کۆ 4 ئەو جا ئەڵێم کۆ ئەوە کۆ یاساکە یاگەدار بە کۆ چەند سالب 4 ئەو جا ئەڵێم سالب 4 ئەو جا دیسان ئەڵێم 100 2 کۆ 6 دەکات 2 کۆ 4 عفو 2 کۆ 4 دەکاتە چەند دەکاتە 6 لێرە چم هەیە موجب جاران سالب دەکاتەوە سالب چەند 4 سادەکەی دەنووسمەوە ئەو جا ئەڵێم چە 6 کەم 4 دەکاتە چە 2 کەواتە 100 توان 2 دەبێتە وەڵام لێرە 100 توان 2 کەواتە دەبێتە وەڵام. پرسیاریشترمانێ پرسیاری نوێهەم ئەڵێ چ ئەنجامی میم توان 3 لێکدانی نون توان 6 هەمووی بەتوانی سالب 3 ئەو جا هەمان لەو پرسیارانت لۆ دێتەوە تەنها ژمارەت لۆ دەگۆڕی ئەتوو گەر لەوەی تێگەیشتی لەوی مشکلت نابی ئەڵێ میم توان 3 لێکدانی نون توان 6 هەمووی بەتوانی چەند هەمووی بەتوانی سالب 3 ئەگەر لێرە دیقەت دەی توانەکەم چییە سالب هەر کاتێک توانەکەت سالب بوو ئەڵێم چە دەستە چمادەم توانەکە سالب دەستە ژێرەی کردی ڕاستەخۆ دەی بێژێرەی کردی ئەڵێم یەک لەسەر هەمووی نووسۆمیم توان 3 جاران نون توان 6 هەمووی توان چەند سالب 3 دەستە ژێرەی کردی بیتە چ موجب
سێ. ئەوجا چ دەکەی لێرە ئەڵێم 1 لەسەر ئەو توان سێ لۆ هەموو ناوکەوانەکەیە. میم توان سێ هەمووی توان سێ جاران نون توان 6 هەمووی توان سێ. ئەوە ئەوەندە درێژ نییە بەڵام لۆیە هەنگاوەکان ناپڕم لەوەی تۆ قوتابی تێبگەیت. 1 لەسەر میمەکەی دەنووسمەوە لێ 2 توان لەسەر یەکتری گوتمە کاتێک 2 توان لەسەر یەکتری بوون چێت جاران 3 جاران 3 دەکاتە 9. ئەوجا لێرە نونەکەی دەنووسمەوە 6 جاران 3 18. ئەوجا وەرە ئەو وەڵامەی ببینەوە. ئەی ڕاستە 1 لەسەر میم توان 9 نون توان 18. ئەوجا پرسیاری 11 کە باسمان کرد ئەو پرسیارە هاتەوە لە نیشتیمانی وەڵامەکەی چ بوو 6 سین توان 2. ئەوجا دێم پرسیاری 12 هەیە بە هەمان شێوە چ توانی نادیار لە بڕی چ 100 توان بۆشایی جاران 100 توان 6 یەکسانە بە چ 100 توان 10. باشە من لێرەگە چەندی دابنێم کۆی بکەمەوە لەگە 6 دەکاتە تەبعاً 4 کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. بە هیوای سوودبینین ئینشاءالله بە هیوای سەرکەوتن لە خولی دووەم واربە لە دوعای خێر بێ بەشمان مەکەن هەر پرسیارێک شتان هەبوو ئەتوانن بە شێوەی نامە بینێرن لە خزمەتتانین ئینشاءالله.